ئێمە دەستمان کردووە بەکارکردن لەسەر ئەو پێشنیازە یاسایانی کە ئەندامانی وەڕێزی پەرلەمان پێشکەشیان کردووە، خوێندنەوەمان بۆ کردوون، ئاراستەی لیژنەکانمان کردوون، چاوەڕێی راپۆرتی لیژنەکان دەکەین، بابەتی زۆر گرنگی تێدایە لەوانە بەرکارکردنی یاسای تایبەت بە فرۆشتن و هاوردەکردنی سوتەمەنی لە هەرێمی کوردستان کە یاسایەکی عێراقیەوە دەمانوێت لێرە بەرکار ببێ، چونکە یەکێک لەو کێشە هەرە گەورانەی ئێستا خەڵکی ئێمە هەیەی کێشەیە لەگەڵ نرخی بنزین، لەگەڵ کوالیتی بنزین، لەگەڵ قۆرخکردنی بازرگانیکردن بە بنزین کە هەموو ئەمانە دەبێت بە یاسا چارەسەر بکرێن و بە تایبەتی پارتی و یەکێتی دەبێت ئیرادێکی سیاسی بەهێزیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە. بابەتی قەدەغەکردنی بە قاچاغبردننی نەوت کە هەمومان قسەی لەبارەوە دەکەین، کە هەموو پەرلەمانتاران قسەی لەبارەوە دەکەن، مێدیا قسەی لەبارەوە دەکا. یەکێکی ترە لەو پرۆژە یاسایانەی کە ئێستا یان پێشنیازە یاسایانەی کە ئێستا لە بەردەمی لیژنەکانی پەرلەمانی کوردستانە و ئومێدی زۆرم هەیە کە لە کاتێکی قیاسیا بتوانن ئامادەی بکەن. بۆ ئێستا گرنگە تەرکیزی پەرلەمانی کوردستان لەسەر وەدەستهێنانی پشتی هەرێمی کوردستان بێ لە بودجەی گشتی لە ڕێگەی پشتیوانیکردنی سیاسی وەفدی دانوستانکار، هاندانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی پابەندیەکانی خۆی ئەوەی کە لە ناو یاسای بودجەیە دێ جێبەجێیان بکە و پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایانەی کە پەیوەندیان بە کارنامەی حکوومەت و بەڵێنی هەڵبژاردننی هێزە سیاسیەکان هەیە بۆ دروستکردنی متمانە و پەسەندکردنی ئەو پێشنیازە یاسایانی کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە بوارە جیاوازەکان پێشکەشەکرێن